سڵاوتان لێبێ عەزیزەکانم، هیوادارم لەش ساغ و باش بن. ئەم وانەیە تەرخانەکەین بۆ ئەدەب چونکە وانەی پێشوو لەسەر ڕێزمان بوو. باسی عەبدولواحید نووریەکەین کە ئەویش یەکێکە لە نووسەرەکانی کورد. ساڵی 1904 لەدایک بوو، 1944 مردووە بەداخەوە، کەواتە 40 ساڵ ژیاوە. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە هەتا ئێستا لە بەشی ئەدەب شاعیرمان خوێنووە کە ئاشکرایە ئەدەب تەنها شەعر ناگرێتەوە. ئەمە بێگومانە بێ ئەم زانیاریەتان لابێ. ئەم نووسەرەی ئەی خوێنین لە بەخشانیشی هەبووە، وتاری هەبووە کە دواتریش وتارەکەی خوێنینەوە. ئێمە لە ئەدەبە ڕۆمانمان هەیە، چیرۆکمان هەیە کە کاتی خۆی لە قوتابخانە ئیشمان لەسەر کردووە، خوێنمانەوە، گفتوگۆمانە کرد. هەروەها شانۆنامە ئەچێتە بواری ئەدەبەوە. شانۆنامەواتە وەکو دەق کە هێشتا نەبووە بە نمایش، هێشتا نەچۆتە ناو هونەرەوە. هەروەها فیلم نامە یان سیناروی فیلم، کۆمەڵێک ژانر و جۆری تریشی هەیە. ژانر واتە جۆر، کاڵین بۆن مناڵین ئەمە چ ژانرێکی ئەدەبیە، واتاڵین چه جۆرێکی ئەدەبیە. لە وەڵامی شایتر شعر بێڵین شعر، ڕۆمان بێڵێ ڕۆمان، وە چیرۆک و ئیتر هەتا دوایی کە جگە لەوانش ئیتر ئەوانی تر وردەکاری زۆری تایە، ڕۆمانیش ئیتر جۆری هەیە، چیرۆکی جۆری خۆی هەیە. بەرحاڵ بە بچینە وردەکاریەوە. وەی کە گرنگە بیزانین ئێمە تەنها ئەدەبی شعر ناگرێتەوە، بەڵام بۆ ئێمە زۆرتر شعرە خوێنین لەبەرەوەی مێژووی ئێمە پڕ بووە لە شاعیری باش. هەروەها مێژووی ئەدەبی ئێمە بە شعر دەست پێەکە، مێژووی نووسراوەڵێ، مێژووی سەرزارەکی ناڵێم لە بابەتاهیری هەمەدانیەوە. بۆیە ئێمە زۆربەی قۆناغە ئەدەبیەکانمان شعری تیا بووە. ئەتوانین بڵین 100 ساڵێک پێش ئێستا دوای دەرکردنی یەکەم ڕۆژنامەی کوردی 1898 لەو کاتەوە ئیتر جۆرەکانی تری ئەدەبی ژاتۆتە ناوەوە. باشە بە من جارێک بابەتەکە بخوێنمەوە، دواتریش باسی ژیاننامەکەیەکەین و هەروەها بەرهەمەکەشی بخوێنینەوە، بزانین ئەم نووسەرەمان کێ بۆ وە چی ویستووە. نووسەر ناوی عەبدولواحید مەجیدە، ساڵی 1904 زاینی لە چەمچەماڵ لەدایک بووە. هێشتا هەر منداڵ بووە، باوکی کۆچی دوایی کردو، لە ناز و خۆشەویستی باوکی بێبەش بووە. بەڵام خاڵی نەیهێشتووە بێ باوکی پێوە دیار بێت و دەستی بەسەرداهێنا و لەگەڵ منداڵەکانی خۆیدا جیای نەکردێتەوە و خستوێتیە بەر خوێندن تاکو بۆ بە مامۆستا. بەداخەوە میژەر وەکو هەندێک لە شاعران و نووسەرانی کە پێشتر خوێنمان هەر بە زووی باوکی لە دەستداوە. یەکەم جار لە هەڵەبجە دامەزرا کە گواستراوەتەوە بۆ سلەیمانی، پاش ماوەیەک بۆ بە جێگری سەرۆکی شارەوانی سلەیمانی، ئەمە پۆستێکی گرنگ بووە کە لەو کاتەیە وەریگرتووە. لە دوجاردا لە قوتابخانەی فەیسەڵیەی سەرەتایی دەبێتە مامۆستا، هەر لەوێ دەمێنێتەوە تاکو بە نەخۆشی لە ڕۆژی 5 تەمووزی 1944 زانی کۆچی دوایی کردووە. مامۆستا عەبدولواحید بەرامبەر بەو هەموو چاکەی کە خاڵی نووری عەلی لەگەڵیدا کردوێتی، هەموو نووسینەکانی بە ناوی عین واو نووری، واتە بەم ناوەوە عەبدولواحید نووری کە کورتکراوەی ناوەکەیەتی مەبەستی عەبدولە و واحید نووریەکەش دایناوەتەوە و نووسیوە. بۆیە هەر بەو ناوەشەوە ناوبانگی دەرکردووە. مامۆستا عەبدولواحید نووری مامۆستایەکی نمونەیی ڕاستەقینە بوو، دڵسۆز بوو بۆ قوتابیەکان، بۆ ژیان پەروەردەی دەکردن. بە مامۆستایی گەلێک کەسی بەبیری نیشمان پەروەری و پێشکەوتنخوازی پەروەردە کردووە لە ڕیزی پێشەوەی ئەوانەیە کە بیری پێشکەوتنخوازیان لە ناو کووردا بڵاو کردوێتەوە. نووسەرێکی مەزن بوو، تێکۆشەرێکی کورد بوو، لە زۆر مەیداندا خزمەتی کوردی کردووە. لەو ماوە کورتەی ژیانیدا گەلێک کتێب و نامیلکەی پێشکەش بە نەتەوەی کورد کردووە. ئەمە ژیاننامەکەی بوو کە بە کورتی باسێکە، حتمما ئەو درێژترە، بەڵام لێرە هەرتەنها ئەوە نەبۆ ئێوە دیاریکراوە. ئەوەی کە گرنگە بیزانین زۆربەی شاعیرەکان و نووسەرەکانی ئێمە لەو قۆناغەیە ئەتوانین بڵین نیشتیمان پەروەەر بوون. ئاشکرایە چەندەها جۆری بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا هەیە بۆ ژیانکردن، بەتایبەت لە ئێستا ئایدۆلۆژیەکان زۆرتر ئەناسرێنرێن و هەیە نیشتیمان پەروەەر نییە و
جۆرە بیر و باوەڕ و ئایدۆلۆجیایەکی تری هەیە بەڵام لە کۆتاییە هەمویان خزمەتی مرۆڤەکەن بەڵام ئیتر ڕێگەکەیان جیاوازە شێوازی ئیشکردنیان جیاوازە و هەشە هیچ ئایدۆلۆژیایەکی نییە هیچ بیر و باوەڕێکی دیاریکراوی نییە لەسەر شتێک ئەم جۆرە بیر و باوەڕەش ماوەی ئەم چەند ساڵانەی دوایی پیا بووە و گرنگی خۆشی هەیە دواتر ئێوە خۆتان وردەوردەکە گەورە بنەتوانن بڕیار بن کە کامیان هەڵەبژێرن کە حتمما ئەمەش ئەبێ هەر یەکێک لە ئێمە ئەو قەرارە بابێت ئەو بڕیارە بات کە چ ئایدۆلۆژیایەک بۆ خۆی هەڵەبژێرە بە چ ڕێگەیەکەوێ خزمەتی خۆی و دەوروبەرەکەی بکە و ئینسان ناکرێت کە ئەم لایەنە پشتگوێ بخات چونکە گرنگیکی تایبەتی هەیە و ئەگەر هیچ ئایدۆلۆژیایەکی هەڵنابژێری بەڵام حتمما کە هیچ هەڵنابژێری ئەبێ بزانین کە چیەکەی چیت ئەوێ بەرپرسیاری بەرامبەر هەموو ئەو کردو و ڕەفتارانی کە ڕۆژانە ئەیان کەیت لەبەرەوەی پەیوەندی هەم بە خۆتەوە هەیە کە زەڕورە کە گرنگە هەم پەیوەندی بە ئەوانی تریشەوە هەیە کە دیسان و گرنگی خۆی هەیە ئەوەی کە لە ژیاننامەکەیە گرنگ بێ ئەو کە بووە بە جێگری سەرۆکی شارەوانی هەروەها مامۆسایەتیەکەی کە ئاماژەی پێەیە دڵسۆز بۆ قوتابیەکانی ڕاستی ئەمانە هەر بە گشتی باسیەکان نەچۆتە نەوردەکاریەوە بەڵام ئەو دووباری کە هەڵی گرت و هەردووکیان دووباری گرنگن بۆی کە خزمەت بکات و دەستێک بێت بۆی کە بۆشاییەکانی کۆمەلگا پڕ بکاتەوە هۆشیاریکی زیاتر بڵاو بکاتەوە لەوەی کە هەیە کە نووسەربوون و مامۆستابوونە و ئەڵێ گەلێک کتێب و نامیلکەی هەیە وشەی نامیلکی بەکارهێناوە ئەگەر پێشترتان زانی بێ نامیلکە هەر کتێبە بەڵام بچووکترە یعنی چۆن کە هەر کتێبە بچووکترە ینی قەبارەکەی و ناوڕۆکەکەشی لە کتێب بچووکترە بەڵام مانای ئەوە نییە کە گرنگ نییە بەڵکو زۆر کتێب هەیە کە گرنگی تایبەتی زۆر نامیلکە هەیە کە زۆر جار لە کتێبێکیش گرنگترن من ئێستا نامیلکەیەکتان پیشانەیەم بۆی هەروەک بەرچاوڕۆنیەک ئەم دوانە نامیلکان سیرکەن قەبارەکانیان بچووکترە وەک لە کتێب ئەمە نامیلکەیەکە 1968 کرۆنۆلۆژیای ڕووداوەکان لە فەڕەنسا و جیهاندا کرۆنۆلۆژیا واتە ڕیزبەندی ئەو ڕۆژانی کە ڕۆژ بە ڕۆژ چی ڕوویاوە لە 1960 لە فەڕەنسا کە شۆڕشێکی خوێندکاری بووە و کاتە ڕوویاوە ڕۆژ بە ڕۆژێک گێڕێتەوە بە کورتی باسیەکە بەڵام سیرکە هەمووی 50 لاپەڕەیە ئەمە گەر زۆر گەورەتر بووایە هەم لە ڕووی قەبارەوە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە ژماری لاپەڕەکانی ئەو کاتە بوو بە کتێب بەڵام ئێستا لێرەیە ئەوە نامیلکەیە هەروە ئەمەش کتێبێکی ئەمەش نامیلکەیەکی بچووکە دەستگای سەردەم چاپی کردووە هاناوی لێناوە چی کتێبی گیرفان یعنی ئەوە نەپچووکە کاتوانین بکەیتە گیرفانتەوە ئەمەیان 112 لاپەڕەیە بەڵام سەیریکەن بە ژمارەی لاپەڕە نییە سەیریکە ئەمەیان 112 لاپەڕە ئێمە کتێبی تریشمان هەیە 100 لاپەڕەوە بەڵام وەکو کتێب چاپکراوە بەڵام قەبارەکەی گەورەترە و ناوڕۆکەکەشی گەورەترە ئازادی چییە بە ناوی ئەوەیە ئەمە خانمێکی نووسەرە ناوی هانە ئارێنتە نووسیوێتی ئەم خانمە کتێبی زۆر باش و گرنگی هەیە هەر لە بواری ئازادی و لەسەر مەسەلی فەلسەفە و هەندێک جار سیاسەت و ئەوانەژە نووسێ کە گەورەتر بۆ نیوادارم کتێبەکانی بخوێنەوە چونکە گرنگە لە عەرەبی و حەمە ڕەشید وەریگێڕاوە ئەمە ژەر نامیلکەیەکی بچووکە تەنها لەسەر ئازادی قساکە هەموو نامیلکەکە گرنگیکی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەوەی لە بەردەستانە هەروە کۆمەڵە کتێبی تر ئەوانە بن بە کتێب باشە باەک جار من ئەم بابەتەکە بخوێنمەوە ئەو بەرهەمەی کە نووسیوێتی دواتر شەرحیکەین بەرزی کوردی عەبدولواحید نووری لە گەلاوێژی ژمارە 5 بۆ 6 ساڵی یەکەم یعنی چی گەلاوێژ ئەو گەلاوێژە ناوی ئەو گۆڤارەیە کە ئەم بابەتی تیا بڵاو کراوەتەوە کەواتە لە ژمارە 5 و 6 ساڵی یەکەمی چاپبوونی ئەو کاتە ئەو گۆڤارە هەبووە بەناوی گەلاوێژ نووسەرەکان بابەتی خۆیانیان بۆ ناردووە لاوان چونکی ئێوە هەوێنی ژیانی دوا ڕۆژمانن هەموو هاوارێکم بۆ ئێوەیە
هەتا ئەی گەنجینە من هەموو هاوارەکەم هەموو ڕووم لە ئێوەیە هەموو ئەبینن چۆن گەلاوێش تەقەڵادە کە کوردی بەرز بکاتەوە جوان ئەو نووسینانتان خوێندوتەوە ئەمە باسی دیارە گۆڤارەکە کا گەلاوێش بۆچی بەردەوام هاواری لەسەر گەنجانە لەبەرەوەی کە وزەیەکی تازە و گەرمی کۆمەڵگان کە توانای ئەوان هەیە گۆڕانکاری گرنگ بکەن لە هەموو وڵاتەکانە لە هەموو قۆناغەکانە بەردەوام چاویان لەسەر گەنجانە کە گۆڕانکاری گرنگ بکەن ئێستا ئێوە تەمەنتان 13 ساڵێکە هەر 6 ساڵ 5 ساڵی تر ئێوەش ئەچنە قۆناغی گەنجێتی یان لاوێتیەوە لێەوە ئیتر وردە وردە کۆمەڵگا داوە ئەوە لێەوە شەکا کە جێ دەستان جێبێڵن لە کۆمەلگایە لە مێژووی کووردا هەر یەکێک لێەوە بەرپرسیارەتێکی لەسەرەکا بێ ئەنجامی بە براکانم وا بوو بە 20 ساڵ خەریکی نووسینم چاک خراپ هەندێک کتێب هێنرایە کایەوە ینی چاک بەیان خراپ بێ هەندێک کتێبی هێناوەتە کایەوە کە خۆی ئەمە زۆر گرنگە خۆی بڕیار نایە کە کتێبەکانی چاکنێ خراپە جێڵێ بۆ بینەر بۆ لێکۆڵەر بۆ ڕەخنەگران کە بڕیار لەسەرەوە بن کتێبەکەی باشیان خراپە لەم چرخەدا جوان تێگەیشتم کوردی لە بنچینەدا لە ڕوولاواز نەبووە و نی ئێمە خۆمان لە ڕوولاوازین لە خوێندنا کەم تەرخەم و لە نووسیندا بێباکین ئێمە خۆمان ڕەنگە دوژمنانی ئەم وتەیەم بڵێن فەرمووەرە کیمیایەکمان بۆ تەرجەمە بکە بە جۆرە لە جۆرەکان ڕەخنە لە خۆیان ئەگرێ ئەمە زۆر گرنگە و بەڵام ئەڵای ڕەنگە دوژمنەکان بڵێن وەرە زانستی کیمیا کتێبێکمان بۆ تەرجمەکە ئەم چۆن وەڵامەتەوە لە پێشەوەدا پاسوختان بەمەوە پاسوخ وشەیەکی فارسیە پاسەخدادان لە فارسیەکە ئەوایە و تا وەڵامتان بەمەوە لە پێشەوە تا پاسوختان بەمەوە وەڵامتان بەمەوە پێتان ئەڵەم زمانی زانست لە گێتیدایە یەکە دوو نییە گێتی ژوشێ ئەم وشەیە ینی جیهان کەواتە ئەڵێ زمانی زانست زمانێکی جیهانیە تایبەت ناکرێ بە نەتەوەیەک بۆ چۆن نتوانین بە ناپۆلیۆن کە چەمکێکی زانستیە بڵین دارە ئەڵە چۆن نتوانین ئەمە بکەین هەروە ناتوانین بە هایدرۆجین بڵین غازی سووک چونکە شیرازەی مەدەنیەت تێکەچێ و ئاڵۆزێ و سەر لێ شێوانی لە دوایە ئەمە بەسی چی مەسوێ ئەم وشانە وشەیەکی زانستین ئێمە ناتوانین بیگۆڕین بۆ کوردی بۆ نمونە پاراستۆڵ کە ناوی دەرمانێکە ئەمە ناتوانین بیکەین بە کوردی چونکە مناوە ڕۆیشتوتە ناو هەموو میلەتەکان و تایبەتە بۆ دەرمانەیان بۆ نمونە کۆمپیوتەر بکەینەوە بە کوردیان هەر چەنە هەنێک لە نەتەوەکان هەوڵی ئەویان ناوە ئەو وشە ئینگلیزیانە بکەنەوە بە زمانی نەتەوەکەی خۆیان بەڵام تا ڕادەیە قورسەوە ڕەگەز پەرستیشی پێوە دیارە بێ هەندێک کەس ئەم ڕخنەیە ئاگەرن واڵن بۆ لەبەرەوەی کە ئەو وشانە بە هەموو جیهانە بڵاوبوونەتەوە تۆ لە هەر کوێکی جیهانە ئەو شێ بەکاربێنی تێدەکەن بۆیە تا ڕادێک ئاسایی وەرێگرن ئێمڕۆ ئەبێت چاک بزانین لە ڕۆژهەڵاتە تورکەکان بە هەموو هێزی خۆیانەوە هەوڵەدەن خۆیان لە ڕۆژهەڵاتێکی دوور بخەنەوە بەڵام ناتوانن زمانەکەیان وەک ئەوروپایی لێ بکەن باس لەوەکە کە تورکیا ساڵانێکی زۆرە هەوڵایەت کە خۆی بخاتە سەر ئەوروپا کە ئێستا سەر بە ڕۆژهەڵاتە وەکو ئەوروپا حسابی بۆ بکرێ تورکیا شەڕی چەند سەد ساڵەیەتی بۆی کە ئەو خەونەی بەدی بێنێ بەڵام هەتایە ساڵ نەیتوانی و ئەڵێ بەڵام ناتوان زمانەکەیان وەکەوان لێ بکەن بە پێویستی زمان تیپی فرانسزی بەکاردێنن چۆن کوردانی قەفقاسیا لە نووسینە بێچار فرانسزی بەکاردێن کەمە تایبەتە بەو ناوچەیە کوردی وەک گوڵێکی ڕەگزلی سیسی قەراغ ڕووبارێکی وشک وایە گوڵێک کە ڕەگەکەی زلە و بەڵام سیز بۆ لە قەراغی ڕووبارێکی وشک وایە و ڕیشووی ڕەگی بە هەموو لایەکدا بڵاو بۆتەوە باسی کوردیەکە کە ڕەکەکەی بە هەموو لایەکە بڵاو بۆتەوە بەڵام پێویستی بەوەیە کە بەردەوام ئاو بدرێ ئەبێ خۆتان بکەن بە ئەو ڕووبارە تەر بکەنەوە واتاڵێ کورد ڕەگەکانی وشک بوون ئێوە بێ ئاوی بن هەر یەکە لە عاسی خۆی ئەم گوڵە جوانانە ئاو بدا تا بگەشێتەوە چ ئێوە چ ناحەزی کورد ئەبێ وەک مانگی چواردە ببین و بزانن کوردی ئەژی و نامرێ و لە مردن لە چەند لایەکەوە ڕزگار کرا لە چەند لایەکە ڕزگار کراوە بەڵام بەردەوام پێویستمان بە ئێوەیە ئێوە گەر بە جەوهەرن بنووسن ئێوە گەر بە هۆشن بخوێننەوە ئێوە ئەگەر لاون
بنووسن و بخوێنن بە خوت و خۆڕایی سەرزەنش مەکەن. ئەم خانووە کە ئێمە ئامانەوێت بیکەین بۆ بارەستنی زمانی کوردی ئەبێ بە ڕووناکی چاو خوێنی لەش قوڕی بۆ بگرینەوە، بە ڕووناکی چاو خوێنی لەش قوڕی بۆ بگرینەوە. ئیتر مەبن بە درک و داڵ لە ڕێژیان و بۆ کاولکردنی زمانەکە مەڕۆن، بۆ ڕازاندنەوەی بڕۆن. براکان دەبێ ببن بە پرتا کوردی بەسەر لاشتانە بڕوە بۆ بەرزی. هەموو بابەتەکە لەسەر چیە هاندانە بۆی کە ئێوە بخوێنەوە بنووسن و وەکوتم جێدەسی خۆتان جێبێڵن. هەموو شاعیرانی کە ئێمە ئەم ساڵ خوێنمان ئەم جۆرە داواکاریان هەبووە لە نەتەوەکەیان لە گەنجان لە هەموو چین و توێژەکان بۆی کە خزمەتی نەتەوەکەی خۆیان بکەن بۆی کە بەرەو پێشەوە بڕۆن. ئەگەر وانەکەن کورت هەر لە شوێنی خۆیان وەستێ ئێمە بێ ڕەخنە لە خۆمان بگرین کە لە بواری زانستە، لە بواری هونەرە، لە بواری ئەدەبیاتە، لە زۆر بوارە هێشتا زۆرمان ماوە بۆیە ئەبێت ئەم کارە بکەین. 5 ساڵی تر ئێوە چ نەزانکۆ هەریەکەتان بوارێکە لە بژێرن ئەبێ بۆ بواری خۆتان شتێ بکەن بۆ کۆمەڵگەکەتان بۆ کورد بۆی کە دوجار بۆشایی گەورە لە کۆمەڵگەی کوردیا پڕکەینەوە، چونکە دوجار خەباتی ئێمە تەنها بە چەک نابێت بە شەڕ نابێت، تەنها بە سیاسیەکانمان ناکرێن بە ئێوەژەکرێن کە هەر بوارێکە گرنەوە. ئەچی کەچوی دەزان کۆ هەر کۆلێژێکە لە بژێری ئەتوانی ئیشی پێ بکەیت و خزمەتی پێ بکەیت، بۆیە دوو دڵمە بە لەوەی کە ئەم ئیشەی تۆ هیچ شوێنی خۆی ناگرێ، ئەگەر لەو سەردەمی خۆشیانە بێ ڕەنگە لە مێژووە دواتر بخوێنرێتەوە. بۆ نمونە ئێمە نەگەر لە کووردا لە زۆربەی نەتەوەکانی تریشە چەندها نووسەری گرنگ هەبوون، زانا هەبوون، فەیلسوفە بوون کە لە کاتی خۆیان لە سەردەمی خۆیان هیچ ئاوەڕی لێ نەدراوەتەوە و ژیانێکی زۆر خراپی ژیاوە، تەنانەت بەردباران کراوە، سووتێنراوە، هەندێکیان کوژراویشن، بەڵام دواتر مێژوو بەردەوام بووە لەسەر ڕێڕەوی خۆی وە گرنگیەکەیان هەست پێ کردووە و ئاوڕی جدیان لێ یاوەتەوە، تەنانەت پەیکەری گەورەشیان بۆ دروستکردون. بۆیە ئەگەڕینەوە بۆ ئەو پەندە کوردیەش کە ئەڵێ چاکە بکە و بیە بەدەم ئاوە، تا چاکەیەک مەکە لە بەرەوەی کە ئەوانی تر سپاس بکەن یان دەستخۆشی لێ بکەن یان شتەکە و زۆر زۆر گەورە بکەن و فویتیەکەن. فوتیەکردن کە مانای ئەوەیە کە خۆی زۆر گرنگ نییە بەڵام زۆر زیاد لە حەتی خۆی فویتیەکەی. بۆ نمونە میزەڵان خۆی شتێکی فشەڵ و هیچە، بەڵام ئێمە کە فویتیەکەی نەبێ بە شتێکی گرنگ کە ئەڵین فویتیەکەن مە بەسمانەوەیە کە زۆر زیاد لە حەتی خۆی گرنگی پێ. واتە بە کورتیەکەی چیمانەوێ چاکە بکەن لەبەر ئەوەی چاکە، واتە چاکەتان خۆش بێ، عاشقی چاکە بکەن، عاشقی چاکە ببن، لەبەر ئەوە بیکەن کە ئێوە عاشقی چاکەن، چاکەتان خۆشەوێتانەوێت چاکە بکەن، نەک لە بەرەوەی کە یەکێکی تر بە چاکەکەتان بزانن کە ئێوە چیتان کردووە. و ئەمە بۆ خودی خۆتیەکی بۆ ئەوەیەکی کە باوەڕت بەوەیە کە ئەبێ چاکە بکەی، باوەڕ بەوەیە کە ئەبێ ئینسانەکانی چواردەورت ئەوانی کە ئەیان ناسی و ناشیان ناسیت ئەبێت چاکەیان لەگەڵا بکرێ، باوەڕت بەوەیە کە مرۆڤ و چاکە بەیەکەوە بەسراونەتەوە، باوەڕت بەوەیە کە مرۆڤ و ئیشکردن ئیشی جددی و باش بەیەکەوە بەسراونەتەوە و ناکرێ مرۆڤ دوور بکەوێتەوە لەم ئایدیایە لەم بەرپرسیارەتیە. بۆیە هەر یەکێک لە ئێوە هەڵگریان بەرپرسیارەتیان و ئەبێ ئەم پرسیارە لە خۆتان بکەن لە هەموو قۆناغەکانە، من چیم پێ بۆ کۆمەڵگاکەم، ئەبێ بەردەوام ئەم پرسیارە لەگەڵ خۆتان نابەرن و لە هەموو قۆناغەکانی ژیانتانە هەموو ساڵێک لە خۆتانی بکەنەوە بزان بەرپرسیارەیەک تێکەتان جێبەجێ کردووە، ئەو ئەرکەی لەسەر شانتان بووە و هیچ مرۆڤێک نابێت لە چوارچێوەی ئەم پرسیارە بچێتە دەرەوە خۆی لێ بدزێتەوە. هەموو ئینسانێک ناچارە ئەم پرسیارە بەردەوام لە خۆی بکاتەوە و وەڵامەکەشی بەیەک بە کورتی و لە ماوەیەکی کووردا تاوا نابێت، وەکووتمە بێت لە هەموو قۆناغەکانی ژیان بەردەوام لە خۆتی بکەیتەوە. هیوادارم دەستی ئێوە ببینم لە بەرەو پێشچوونی کۆمەڵگایە 20 ساڵی ترکە بینم گەورەتر بوون، ئێمە پیر بووین، ئەو کاتیەکە بینین و بزانین کێ پرسیارەکەی لەگەڵ خۆیان بردووە، کێ
ئەو دەستە بووە کە بۆشایەکانی کۆمەلگا پڕەکاتەوە و گرنگی بە ئیشکردنەیە گرنگی بە وشەی چاکە وەکو باسمان کرد کە مانای زۆر فراوانە گەیەنێ چاکە پێویست ناتوانین ئێمە لێرەیە بە وردی بڕۆینە ناوەوە کە پێویستی بەوەیە بەردەوام پێناسی بکەینەوە. باش عزیزەکانم سپاس بۆ گوێگرتنتان هیوادارم سوودی هەبوو بێ.